پڕفرۆشتنی کتێبەکانی هەفتەی ڕابردوومان کتێبێک بۆ بەناوی بەهێز کە لە 3 بەش پێیشت ڕۆمانێکی فەنتازیای خەیاڵیە. سایکۆلۆجیای جەماوەر یەکێک لەو کتێبە گرنگانەیە کە ئەبێ تاشی ئێمە بیخوێنێتەوە. پڕفرۆشتنی کتێبی هەفتەی ڕابردوو لەلای ئەمە کتێب سێ کتێب کتێبی قسە بکە، کتێبی دووەم چۆن گفتوگۆ بکەین لەگەڵ خەڵکیدا لە هەر ساتێک لە هەر شوێنێکدا، کتێبی سێەم چۆن لەگەڵ خەڵکی گفتوگۆ بکەین 92 یاسای تەکنیکی قسەکردنی تێدایە. پڕفرۆشتنی کتێبەکانی هەفتەی ڕابردوو چی بوون؟ پڕفرۆشتنی کتێبەکانی هەفتەی ڕابردوومان کتێبێک بۆ بەناوی بەهێز کە لە 3 بەش پێیشت ڕۆمانێکی فەنتازیای خەیاڵیە کە باز لە چەند گروپێکەکەن هەر یەکە و لەبەر وەرگرتنی دەسڵات یەکتیا خەنە بەردەم کۆمەڵە تاقیکردنەوەی جیاوازەوە. کتێبی دووەممان لە هەفتەی ڕابردووە کتێبێک بۆ بەناوی خزمەتکار کە ڕۆمانێکی نهێنیە پێگاتووە لە 3 بەش بەڵام تاوەکو ئێستا 2 بەرکی بڵاو کراوەتەوە. ڕۆمانێکی سەرنجڕاکێشە و دەنگدانەوەیشی زۆ باشی هەبووە. کتێبی سێمان کتێبێکە بەناوی حەشاشەکان، کتێبەکە باز لە حەسەنی کوڕی سەباحەکات. ڕۆمانەکە بە شێوەیەک نووسراوە کە چیرۆکیشی کۆنی هێناوە لەگەڵ چیرۆکیشی سەردەمیانە تێکەڵی کردووە و نهێنیە و زۆری جوانە. کتێبی دەروون ناسی تاریگەمانە ئەفرۆشیە ئەمە چەند کتێبێکن، ئەو کتێبانەی خاکی زیکۆلە چەند بەرجێکە لیان ئەفرۆشیە کەوانە لەو هەفتەی ڕابردووە لیان فرۆشراوە لەگەڵ کتێبەکانی تەڵعەت تایرە لە هەفتەی ڕابردووە لیان فرۆشراوە. تی سایکۆلۆجیای جەماوەر یەکێک لەو کتێبە گرنگانەیە کە ئەبێ تاشی ئێمە بیخوێنێتەوە. باسی بەکارهێنان و ئاراستەکردنی جەماوەرەکە، باسی ڕای گشتیەکە، ڕای گشتی ئێستا ئێمە لە وڵاتەیە لە کاتی ئەم بێموچەیە مامۆستا بایکۆتی داوامی کردووە. ئەگەر بێت و چین و توێژەکانی کە کاسبکاران کارمەندەکانی کەی دایرە حکومیەکان ئەگەر ئەوانیش ڕێیان لەگەڕ ڕێی مامۆستا و ئەو کارمەندانە بێ کە بایکۆت ئەەکەن ئەوە ڕێشی عام دروستەکە، بەس تۆ بیت و لە 50,000 مامۆستا 1000 2000 3000 مامۆستا بایکۆتی دەوامکە ئەمە ڕێی عام دروست ناکە. ئەگەر ڕێکی زۆرینە بەردەوام ڕێی عام دروستەکات. پڕفرۆشتنی کتێبی هەفتەی ڕابردوو لەلای ئەمە کتێب سێ کتێب کە بە پاکێج بێکەوە ئەمان فرۆشت کە سێ پڕفرۆشتنی کتێبی ناو بازار بەتوانم بڵێم نەک ناو بازاری شاری سلێمانی کە لە دەروی سلێمانیش خواستێکی زۆری لەسەر بوو کە خەڵکی زۆر داوایان نەکرد. سێ کتێب بوو. کتێبی یەکەم کتێبی قسە بکە، کتێبی دووەم چۆن گفتوگۆ بکەین لەگەڵ خەڵکیدا لە هەر ساتێک لە هەر شوێنێکدا، کتێبی سێەم چۆن لەگەڵ خەڵکی گفتوگۆ بکەین 92 یاسای تەکنیکی قسەکردنی تێدایە. بە هەر سێشیان یاخۆت یەکیشیان تەنها کتێبی چۆن لەگەڵ خەڵکی گفتوگۆ بکەین 92 یاسای تایە کە تەکنیکی شازی قسەکردنە. دوو کتێبەکەی تر باسی چەکەن؟ دوو کتێبەکەی کە کتێبی قسە بکات چۆن وا لە خەڵکی بکەین کە بە تامەزروی و گوێ لە قسەکانمان بگرن، چۆن سەرنجی خەڵکی ڕابکێشین بۆ لای قسەکانی خۆمان، چۆن گفتوگۆ بکەین. کتێبەکەی لاریکینگ توانم بڵم لاریکین خۆی یەکێک بوو لە شارەزایان لە بواری پرۆسەی قسەکردندا کە لە چەند ساڵی ڕابردووە تا ئەم دەقەش یەکێکە لە باشترین کتێبەکان لە پرۆسەی قسەکردندا. ئەو دوو کتێبی تر قسە بکە و چۆن لەگە خەڵکی گفتوگۆ بکەین ئەمە نووسەریەکانیان چیان؟ کتێبی چۆن لەگەڵ خەڵکی قسە بکەین لە نووسینی لێلۆنزا و کتێبی قسە بکە لە نووسینی ڕۆبن کرمۆدا. هەفتەی ڕابردوو گوڵەکانی ماپەرویست ئەم ڕۆمانە ئەمە پڕفرۆشترین بووە. سەرەکە بۆ خۆی چاپ و بڵاوی کردوتەوە و ئێمە دوای ئەوەی خوێنمەوە یەکێ لەو ڕۆمانە تایبەتانەیە کە بەشێکی گرنگی واقعیەتی ژیانی کۆمەڵایەتیە، بەس نووسەرەکە بۆ خۆی بە زمانێکی بەهێزی جێڕانەوە توانویەتی بە هوردەکاریەکی زۆرەوە هەم تام و چێش ببەخشێ بە خوێنەر و هەم ئەزبوون و فکرمان پێ بدە لە ناو هەموو ئەو وێنە ڕووداوانەی کە لە وڵاتی خۆیانە ڕوویداوە بە بەراورد بە ژیانی ئێمە ئەم بەریەکەوتنانەمان ئەبێ. بۆیە ئەمە جێی پێشوازیی گەرمی لێکرا و جێی دەستخۆشی بۆ هەم بۆ وەرجێڕەکە هەم بۆ سەرخۆشی. کتێبەکەی دیریان ئەم دوای ئەمەمان بۆ هات ناموس یەکێکە لەو کتێبە گرنگانی کە ئەمە چاپی دووهەمێتی بێگومان ئەمیش پڕفرۆشتری نەبێت هەرچەند تازە ئاشنایەتیان لەگەڵا دروست کردووە، بەڵام ئەم کتێبە
من هێشتا تەواو نەکردو خوێنی مەس دەستپێکەکەی ئەوم پێ ئەڵێ کە زۆر قوڵە لە فکر لە زانستی و ئارگۆمێنتێکی گرنگی هەیە لەسەر نەسەخکردنەوەی هەموو پیاوانی ئاینی لە جیهانە و ئیشکالاتی تێگەشتنی جیهانیانمان بۆ بەرجەستە ئاکات کە لە ڕێی خوداناسیەوە تووشی چاڵەیەکی مێژووی بوو کورت و مختصەر بڵێن هەموو ئینترۆپۆلۆژیەکان لەسەر دوو هێڵی سەرەکی میتافیزیکەتی مێژووی و سوشتی مێژووی دوور لەسەر ئەو دوو جیاوازیە ئیشەکەن ئەم بەرجەستەکردنەوەی ئەو میتافیزیکەتی مێژوویە کە مرۆڤەکان چەهەڵەیەکی تاریخیان کردو و جارێکی کە بانگهێشتی ئینسانەکانەکە بۆ ڕێگایەکی تر بیانوێ ڕۆشنایەکی ترەوە پەیوەندی کۆمەڵایەتی خۆیان و ژیان ببین و دنیابینیەکی ترە بۆ ناسینی خوددا کە ئەو بەم جۆرە وێنای کردوێتەوە نووسەری هەردووشیان کوێ ئەم نووسەر دیار نییە ئەمەی ناموس هەر کوردێکە نووسیوتی بەڵام ئەم چشی بە ناوی ئاینی زاگرۆسی ئەوەی نووسیوە تا ئێستا من بە بەراود بۆ ئەزمموی کە هەمە لە خوێنەوە لە هیچ پاڵتوکێکی ئاینی و فکری فەلسەفی بەم قۆڵی و جوانیە بەرجەستە نەکراوە ئەنی وەکو ئەوی لەبەر چاوم گوتوە هێشتا حکمی کۆتایی پێ نادم بەڵام دەرەکەوێت بەم زمانە بەهێزە بەم پۆلیانکردنە دەرەکەوێت کە ئەمە شتێکی باشە.